کورتەباڵەکان لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەیانەوێت دەنگیان بە بەرپرسانی باڵا بگات تا پێیان بڵێن چیدی بەسە برسیکردن و قڕکردنیان. سەرەڕای بڕینی نانی زیاتر لە 11,000 خاوەن پێداویستی تایبەت هێشتاش موچەی ئەوانەی تر بە ناتەواوی دەدەن. ئەوانەشی بەهۆی هەڵەی پزیشکیشەوە ماوەی زیاتر لە 7 مانگە موچەکانیان بڕا. حکوومەت نیەتی پێدانەوەی ئەو موچەی نییە، ئەوە ژوای کردووە ژیانی خانەوادەی خاوەن پێداویستی تایبەتەکان لێکەڵوەشێتەوە. ژیانی خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵە ژیانێکی خراپمانێ. ئێمە بەڕاستی هەندێک دەوڵەمەند لەم جەژنەیە فریامان نەکەوتووە. من نایکەمە سیناریۆ هەندێک کەس بەڕاستی سیناریۆکە بەداخەوە خەریکەکەمە کەسی خاوەن پێداویستی ناشرین کات و توجارات پێ بکە. من لەگەڵ ئەو شتیانی بە هیچ جۆرێک کەسی خاوەن پێداویستی تایبەت زۆر بەرزە. من نەزانم زۆر نەفسێتی بەرزە، بە تایبەتی کەسی خاوەن پێداویستی توانای ئەم جەژنە نەبوو کە جەژن بکە. داوا لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەکەم وەزیرەکانەکەم داواکارم لە دوای جەژنەوە خاوەن پێداویستی تایبەتەکان و کورتەباڵەکان نێنە سەر تەلەڤیزۆن داواکاری بکەن و بێن دەستخۆشی لە حکوومەت هێرشی کوردستان بکەن، بەشێ لەو خاوەن داواکاریانەمان بۆ جێبەجێ بکەن. هەندێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان دەڵێن ئەو نەوە هەزارەی کە وەکو موچەی مانگانە پێیان دەدرێت بەشی یەک نان خواردنی بەرپرسان ناکات، کەچی ئەوان دەبێت لە خۆشترین ژیاندا بژین و خاوەن پێداویستی تایبەتەکانی ژماڵ و مناڵیان قڕ بێت کە ئەگەر هاوکاری خێرخوازان نەبێت بە تەواوی ژیانیان لەناو دەچێت. من خۆم خەوانی 900 خێزانم کە لە براخۆت بەڵام ناڵم 100,000 بشێ ژیانی ماڵ و منداڵ، بەڵام کام مەسوولە کام کرد بەدەستە خۆی بەڕاست دەزانێ بەس حایلەکەی یان منداڵەکەی بنێریتە لای مزگەوتی گەورە بێنێتەوە هیچی نەکرێت بە 100,000 باتی دەژێت ئاکو ناژێت. بەڵام ناچاریە لە ناچاریە کابرا هیچ نەبێت چار نییە، بەڵام ماڵ و منداڵ هیچ منداڵێکە ئەگە کابرا یەک تەلەبە هەر بینێرە مەکتەبە مانجێ 100,000 ئەرە وەڵا داواتکارین کە هەوڵێکمان بۆ بن و ئەمە عاشەمان بۆ زیاکەن و با ئیداری پێ بکەین ئینشەڵا ئێمەش گوناحین و مستەحەقین. جۆمەن لێ ناگرێ و لەبەر دزی خۆیان بۆ دزی خۆیان بۆ گیرفانی خۆیانە شتێکی تر نییە. ئەگینا ئێمە وڵاتێکی دەوڵەمەندترین وڵاتین لەسەر نەوتین، ئەوەش حاڵی کەمەندامانێکە ئیبینی. من ئەگەر عەلاقە فرۆشی بکرێ عەلاقە فرۆشیەکەم لەبەر خاتری مناڵەکانە لەبەری موچەکەم نایەتی، ئەوش موچەکەی کە ئیبینن 150,000 یعنی زۆر چاوەڕێیەکەین هەتا وەری ئەگرین تا بۆ حاڵی وەری ئەگرین. نزیکەی 18,000 خاوەن پێداویستی تایبەت بە بڕیاری حکوومەتی هەرێم و وەزارەتی کار پشکنینیان بۆ کراو. لەو ڕێژەیە بە دووبارە پشکنینەوەیان 15,000 کەسیان لە پشکنینەکان دەرچوون، ئەوانەی لە پشکنینی دووبارە ناویان دەرنەچوو لە موچەش بێبەشکران. ئەو بڕیاری وەزارەتی کار وای کرد زۆرێک لە خێزانی خاوەن پێداویستی تایبەتەکان گوزارانیان لەوەی کە هەیە زۆر خراپتر ببێت.